ئێستا هاتوومەتە ناو هۆڵی ڕۆشنبیری و لاوان کە لێرە دیبێتێک کابینن لە پشتمەوە بەڕێوەچێ پێشتر هاتمەلاتان کە باسمان لە پێشانگای کرد بۆ ئەو فۆتۆیانەی کە پەیوەستە بە شاری کفریەوە بەڵام لە ئێستا دیبێتێک بەڕێوەچێ باس لە شانەوەکرێ باز لە دەقی کوردیەکرێ باز لە دەرهێنەرە کوردەکانەکرێ چۆن زیاتر گرنگ بین بە دەقی کوردی چۆن زیاتر گرنگجی بین بەوەی کە ئەکتەر و دەرهێنەرەکان بە شێوەیەکی گشتی کار لەسەر شانەوە بکەنەوە جارێکی تر هۆڵەکانمان دەرگای ئاوەڵا بێت بە ڕووی بینەرەکانمانە ئەوەی ئێستا بینیت چەندین دەرهێنەر و چەندین ئەکتەر و چەندین هونەرمەند لێرە ئامادەن ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە هەموو بەشەکانی عێراقەوە خەڵک هاتوون لە هەموو ناوچەکانەوە خەڵک هاتوون لێرە ئامادەن شاری کفری ئەمڕۆ شارێکە پڕە لە هونەر پڕە لە ڕۆشنبیری پڕە لەوەی کە چۆن بتوانین جارێکی تر ئێمە بەیەکەوە ژیانێکی ئاسوودە بەیەکەوە بەسەربەرین گرنگی و تایبەتمەندی ئەوەیە و پەیامی سەرەکیشیان ئەمەیە ئەمە سێمین دیدارە بەڵام ئایا ئەم سێمین دیدارە چۆن هەنگا ئەوانێ بۆی کە هونەر بە ئاراستەیەشی باشترا بڕوە من زیاتر لەسەر ئەم بابەتە قسە ناکەم ئێستا چەندین هونەرمەند لێرەن یەکێک لەو کەسایەتیانە کە لێرەیە بێگومان لەگەڵ قسەکانی منیشە ئێستا ئەزانین کە چەندین گفتوگۆ ئەکرێ لە نێوان ئەو کەسانی دیبێتەکە بەڕێوابن و لە هەمان کاتیشا کۆمەڵی هونەرمەندێکە پرسیاریان هەیە من ئێستا یەکێک لەو بەڕێزانەی کە لەم شارە جوانەیە خاوەنی مۆزەخانەی زۆر کەلتورین کە کاک ئەحمەد کفریم لەگەڵایە کاک ئەحمەد ئەگەر بفەرمی بۆ ئێرە بەیانی باش عیزەکەم یاخوا بەخێر بیان سەر چاوەکەم سەرەتا خێراتتانەکەم و خێراتن کەناڵە بەڕێزەکەتانەکەم ئێمە وەکو خەڵکو کفری وەکو ڕۆشنبیرانی کفری زۆر زۆر پێمان خۆشە بەم جۆرە چالاکایانە و هەروە چوەمە جێگای فەخرە بە ئێمە وەکو شارێک وەکو قەزای کفری ساڵانە ئەمە ئەمڕۆ بێژین سیهەم جارێتی یان بۆ سێهەم سێڵە لەسەر یەک ئەم جۆرە فستیڤالە ناکرێتەوە ئێمە لەخوا بە زیاد بێ ئەم جۆرە چالاکیانە هەروە بێژین بە ناوەی کوردستان و ئەکرێت لە کفری جێی شانازیە کە ئەم هەموو ئەکادمیە لە ئەم هەموو مسەقەفێ لە وها لە هەموو پارێزگاکانی عێراقاتنە جگە لە هەرێمی کوردستان لە بەغداد و محافەڵە جنوبیەکان و موسڵ و بەسرا هاتنە بەر تەشریفیان هێناوە ئەمەشە فرسەتێکە بۆ بەڕوابێژە قوتابیانی هونەرە جوانەکان لای خۆمان کە ئیسفادەیەکی جوان لەم خەڵکە ئەکادمیێنە و ئەم خەڵکە پسپۆرێلە لە مەجای شانۆ و هەروە لە سینەما طبعا چاوپێکەوتێک عارفێکی گەورایە ئەمە و عربی پێڵێن مەد جسور ئەتەواصل من زۆر مەمنونم لە جەنابتان و ئینشاءڵڵا هیوادارم ئەم فستیڤالەتانەوە دڵ بێت یاخۆ بەخێر بێن و سەرچاو زۆر سپاس بۆسەوە دەستەکانت خۆش بێت سپاس بۆ کاک ئەحمەد فەرمووتوانی بڕێتەوە بەردەوام بێت بەڵێ ئێمە بەردەوام بین بەڵام لەگەڵ ئەوە شاکە باسمان کرد چەندین هونەرمەند و چەندین مامۆستا و چەندین کەسایەتی بەڕێز و دکتۆری بەڕێز لێرە ئامادەن کە هەمووی ئەکادمین کە خۆیان باز لە گرنگی و تایبەتمەندی ئەوانە ئەکەن جا من ئێستا هاوکارانم ئەگەر مامۆستا دڵشاد لێرەیە دڵشاد مستەفا کە خۆی وەکو ئەکادمی خۆی کاری کردووە و بە شێوەیە لە شێوازەکان باسی تایبەتمەندیەکانی ئەکات بۆی کە ئەویش بزانین بزانین گرنگی و تایبەتمەندی ئەم دیدارانە خۆی لە چیا بینێتەوە مامۆستا لەگەڵمایە مامۆستاجان سڵاو لێوێ ببوورە لە دیدارەکەش دامان بڕانی بەڵام پێمان خۆش بوو جەنابەت لە دوێنێەوە لێرەیت لەم دیدارەیە ئامادەیت پێمان خۆش ئەم دیداری هونەر و ئاشتی کفریە تایبەتمەندی خۆی لە چیا بینێتەوە وە گرنگی چییە بۆ ئێمەی کورد زۆر سوپاس بۆ کەناڵی کورسات لە ڕاستیە یەکێک لە گرنگترین شتەکانی ئەم جۆرە دیدارانە دروستکردنی و پردی پەیوەندیە لە نێوان باشووری عێراق و ناوڕاستی عێراق و لە نێوان هەرێمی کوردستانە لە برەوەی کە ئەوانەی کە لێرە هاتوون و بەشدارن بەشێکی باشیان خەڵکی پسپۆڕ و مامۆستانی زانکۆکانی بەغدا و مستەنسریە و زانکۆی بابل و لە هەندێک شوێنی تری خواروی عێراقەوە هاتوون ئەم پردی پەیوەندیە جۆرێک لە شارەزایی و ئاڵوگۆڕی جۆرێک ئاڵوگۆڕی کەلتوری دروستەکە لە نێوانی ئێمە ئەومانە هەمێ ماتوانین بەرەمەکانی خۆمان تواناکانی خۆمان یاخود وەکەوەی کە لە دوێنێ لە سیمینارەکانی دوێنێ ئەمە بەردەوام باسی ژینۆساید و برینەکانی کوردمانە کرد ئەتوانین ئەمانە بخەینە بەردەمی ئەوان و پێیان بڵێن ئێمە ئەم جۆرە دید و تێڕوانی نەمان هەیە بۆ ژیان بۆ تاوان بۆ ئەوەی کە بەسەرمان هاتووە لە ڕابردووە و ئەمە شەنگاوی ئایندەمان ئەوانیش بە هەمان شێوەوەکو ئەمڕۆ بینیمان جۆرێک لە بەشداریەکەن لە جێڕانەوەی چیرۆکەکانی قوربانیەکانی ئێمە و شێوازمان بۆ دۆزنەوە فۆرمی جیاوازمان پێناسێن بۆی کە بتوانین ئێمە لە میانەی هونەرەوە جاری چکە جۆرێکتر لە پێکەوە ژیان لە
ئەم وڵاتە بنیاد بنینەوە. مامۆسا من پێشتریش باسیەوەم کرد تا نەیتەم شارە نازانی چەند شارێکی کەلتوریە کەواتە ئێمە لە ڕێگەی هوەر و هوەرمەندەکانمانەوە لە ڕێگەی کەسە ئەکادیمیا و دکتۆرە بەڕێزەکانمانەوە کە بەڕێستان خۆتان کا لەسەرەوەکەن چۆن بتوانین ئەم کەلتورەی خۆمان بە ناوچەکانی تر بناسیێنین. ڕاستیا کفری لەگەڵەوەی کە خاوەنی مێژوێکی دێری نەخۆشی شارێکە ئەتوانین نابنم شارێکی کەلتوری لەبەرەوەی کە کۆمەڵێک کاراکتەری جیاواز تەنانەت کۆمەڵک شێوەزاری جیاواز لەم شوێنە بین تۆ خەڵکی تیا تورکمانە و کوردیشی تیا زۆرینە کوردن لە ڕاستیە جۆرێک لە پێکەوژیان لەم شوێنەیە هەیە کە ئەوەت پیشانەیە کە ئێمە چۆن نەتوانین لە ڕێی کەلتور و هوەر و ئەو شوناسە کەلتوری کە ئەم شارە هەیەی جۆرێکی تر لە گوتار پێشکردەوەی خۆمان بکەین. ناوچەی گرمیان بگشتی لەگەڵی کە ناوچەیەکی زامدارە ناوچەیەک خەڵکێکی شەیدای تیا بۆ کەلتور و هوەر و فەرامۆشکردنی ئەم ناوچانە جاریش کە کوشتنی ئەو بەهرانەیە کە لەم شوێنانەیە گەورە بن و لەم شوێنانەیە وردە وردەگەشاکەن بۆی من پێم وایە بایەخدان بە ئەدەب بە هوەر بە کەلتور لەم جۆرە شوێنانەیە بە تایبەتی لە شارێک وەکو کفریا هەنگاوێکی ترە بۆ جارێکتر و یا بۆ جۆرێکتر لە بژانەوەی کاراکتەری کوردی لەم ناوچە بریندار و زامداری گەرمیانە. دەستەکانە خۆش بێ مامۆستا سپاس بۆ تۆ پێم خۆشە بچیتەوە شوێنی خۆدانیشی سپاس بەڵێ خۆشەویستانی من لەگەڵتانە بەردەوامی بێگومان هەر یەکەیان پێیان خۆشە پەیامەکانیان زۆر بە کورتی بکەێنە چکە ئەیانوێ بەشدار بن لە دیدارەکە و پێیان خۆشە ئەو گفتوگۆی هوەری و ئەکادمیە دروست بێت کە لە نێوان کەس ئەکادمیەکانە ئەمڕۆ لە شاری کفری بێگومان چەندین چالاکی کەش بەڕێواچێکردنەوەی پێشانگایە و لە هەمان کاتدا چەندین گروپی کە هەیە چالاکیان هەیە وەک چالاکی هەڵپەرچی و گۆرانی و میوزیک ئەمڕۆ کە لەم هۆڵەیان بێگومان کۆمەڵێ شانۆکار هاتوون ئەنجا ئەگەر هاوکارانم لەگەڵا بن من حەزەکەم بچمە ئەو دیۆیەکێکتر لە شانۆکارەکانمان لەگەڵایە کاشوان مامۆستا سڵاو لێوێ ئەگەر هەرسی من حەزم کرا لێرە سەداغڵ بکەم ئەمڕۆ تۆ لە شاری کۆی خۆشەویستەوە هاتووی بەشداری لەم دیدارەیە گرنگی و تایبەتمەندی ئەم دیدارە وەکو شانۆ وەکو هونەرەکانی تر چییە؟ زۆر سپاس لە بۆ کورسات وەسپاس لە بۆ ڕێکخرانی دیداری گەرمیان خۆی ئەو دیدارانە گرنگی لەوەدایە دەتوانی کۆمەڵک چالاکی هوەری لە یەک کاتدا لە چەند ڕۆژێکدا نمایش بکات و نمایش و چالاکی شارەکانی تری کوردستان بینتە گەرمیان و کەلتوری ئەوان شارەزا بن ئەو خەڵکانی کە یەکەم زاریانە بێنە گەرمیان کەلتوری ئەو ناوچەیە شارەزا بن و ئاشنا بن بە مەسەلەی توراس و هوەر و کەلتوریان. دەستی خۆش بێ سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووینە ممان لێرە کۆبووینێتەوە لە شاری کفری خۆشەویست ببوورە دانیشە بەڵێ خۆشەویستان بێگومان گفتوگۆکان زیاتر بەردەوامی هەیە چەندین چالاکی کەش بەڕێواچێ